پێشەوەی هیچ بڵین با گوێ لەم پاڵەوانە دژ بە گەندەڵیانە بگرین. نضحي بأولادنا بأموالنا بأنفسنا. بس هذا تيجي تقول لي هذا يحد من الفساد 100%؟ مستحيل. ما نقدر نحد 100%. السبب إذا تشتغل بصورة صحيحة لازم تطب ببلدوزر. البعض من الكتل السياسية يريد من المدير العام هالقد فلوس. وإذا ماكو أغيرك. والله أنا أول واحد لو كنت أشوف عنده فساد أقف ضده. هو أول واحد أنا أجيب البرلمان وقيله. أنا معروضة علي ملايين وما ماخذها، أنا معروضة علي فلوس وما ماخذها، أنا أنظف يد سياسية في العراق بعد علي بن أبي طالب، بعد علي بن أبي طالب. الحكومات السابقة من الفاسدين سنجعلهم يخرجون من الشباك. أما نيديان بينن هميان دجي گەندەڵی بوون بە حساب. زۆرترین قسەشیان دژی پشتی هەرێمی کوردستان دەکرد. زۆرترینی ئەو کەسانە بوون کە بە دڵی شەقامی عراقی قسەیان دەکرد. بەردەوام وایان نیشان دەدا کە هۆکاری خراپی خزمەتگوزاری لە عراق، هۆکاری هەژاری خەڵک و قیرتاو نەکردنی جادە و نەبوونی قوتابخانە و نەخۆشخانە و پرۆژەی جۆرا و جۆر ئەوەیە کە پارەی عراق بۆ هەرێمی کوردستان دەنێردر. خەڵکیان وا تێگەیاندبوو ئەگەر بەغدا پارە بۆ کوردستان نەنێرێ ئەوە دنیا دەبێتە شامی شەریف و کێشەکان چارسەر دەبێت. کەچی ماوەی 10 ساڵی تەواو بودجەی هەرێمی کوردستانیان بڕی، تەنیا ئەو کەسانە خۆیان دەوڵەمەند بوون. خەڵکی عراق هەژارتر و هەژارتر بوون تا دۆخیان بەم ڕۆگەشت. ئەوە تا هەموو ئەو کەسانە کە بە حساب دژ بە گەندەڵی بوون و وەک لە ڤیدیۆکەشدا بینیتان خۆیان بە پاکترین و دژ بە گەندەڵی دەناسێنن، کەچی هەمویان ئێستا بە تۆمەتی تێوەگڵان لە گەندەڵی لە زینداندن. بەینی خۆمان بێ هاوتەریب لەگەڵ ئەو گەندەڵانە زۆر پەرلەمانتاری کورد لەم ساڵانەی ڕابردوو بەردەوام هەوڵیان داوە شەقامی کوردستان وا تێبگەن کە بەغدا پاکترین شوێنی دنیای و عراق گەندەڵی تێدانیە و ئۆباڵی بڕینی موچە و نەناردنی بودجە و هەموو شتێکیان دەخستە ئەستۆی حکوومەت هەرێمی کوردستان. اینجا نازانین ئەم دوو گروپە لە ژێرەوە چ جۆرە پەیوەندیەکیان بەیەکەوە هەبووە یان نە. بەرحاڵ خەڵکی عراق دەڵێن ئەو کەسانەی گیراون هیچیان سەرگەورەکان نین، هیچیان ئەوانە نین کە عراقیەکان پێیان دەڵێن نەهەنگی نەوت و نەهەنگی پارە و نەهەنگی گەندەڵی. ئەوانە ماسیە بچووکەکانن، بەڵام وا دیارە لە عراق ماسی بچووکیش دەتوانێت گەندەڵی بکا و $100 ملیۆن بدزێ. ئەیا خۆگەر دزە گەورەکان بگیرێن چارەنووسی چەند $1 ملیار ئاشکرا دەبێ و چەند ژێرزەمینی پڕ لە پارە دەدۆزرێتەوە. ئەمە با بۆ ڕۆژگار هەڵبگرین بزانین ئاخۆ ئەم حکوومەتەی ئێستای عراق دەتوانێت دەست بۆ دزە گەورەکان بەرێ.